ئەو مەحەدانی تەکنیکی و پیشەیی پێکەوەیە واتە ئەدەبیمان وەرگرتێ لە بەشی تۆپ لە بەشی جوانکاری بەشێک لە دەرچوانی یەکێک لە پەیمانگاکانی شاری هەولێر لە بەردەم پەیمانگاکە گربوونەوە داوا دەکەن کە هەویەی سندیکان پێ بدرێت ئەوان لە ماوەی ڕابردوو بەشێکیان دەرچویان پەیمانگیان و بەشێکیان لە ئێستادا لە قۆناغی دووەم و یەکەمی پەیمانگاکەدان دەیانەوێتن لە کاتی دەرچوونیان هەویەی سندیکان پێ بدرێت و مۆڵەتی کارکردنیان پێ بدرێت جا ئێستا کێشەیان بۆ دروست بە دەمێت لە زاری خۆیانەوە بزانم کێشەکە چییە قوربان سڵاو لێبێ دەگەبێت تێرە بۆم باس بکەی کێشەکەتان چییە داوای چی دەکەنەوە مشکلەی سەرەکیمە لە یەکەم ڕۆژکاتنەوە پەیمانگای مشکلی سندیکامانەوە هەویەی سندیکا ئەو تەڵەبانەی کە تەخەڕوجیان کرد لە مانجی دەوە لێرانە هەویەی سندیکان لە بۆ نەکرا و ئەمە زۆر کات دانیشتن لەگەر ڕاگرەکانمان لەگە سەرک بەشن نەگەیشتنە هیچ نەزدێکی یەکجارەشی و مۆزوعەک گەیشتە ئێستا کە ئەو گردمی لەو بکرێتن باشە بۆ مۆڵەتی کارکردنتان پێ نادرێتن بۆ هەویەی سندیکاتان پێ نادرێت کەمێک مشکلە هەیە یەک لە مشکلان دەڵێن لە بەرەوەی تەکنیکی پیشەیە دووەمیان دەڵێن لەبەر ئەوەی تەڵەبی ئەدەبیان وەگرتیا و بەشیان دەڵێنە سەر پارێ ینی کۆمەڵ قسە دەکرێت قسە یەکجارێکی وەک لای کەرەوە نیە لەسەر مۆزوع لە سندیکاتیان بێوت لە سندیکا دەڵێن پەیمانگاکەی ئێوە پەیمانگای تە زۆرن بەس پەیمانگای گۆنینا هەویەی سندیکان لە ناکرێ لەبەرەوەی تەکنیکی و پیشەیە ئەمە تەکنیکینە لە ڕێی علمی هاتینە دەڵێن ئەگەری وەی هەیە کەەوە مەزوعەیەک تەڵەبیان وەگرت بیتن کە بە احترافی معادجان قسەمان کردینەوە مەزوعەک تەڵەبی ئەدەبیان وەگرت لە بەشی جوانکاری کە بەشی علمیە هەویەی سندیکا لە ئارادا هەیە کە تەڵەبەی بەشی ئەدەبی یاخود وێژەی لە بەشی زانستی وەرگیرا بێت لە بەشی جوانکاری تەنها جوانکاری قسەکە لەسەر جوانکاری بە احترافی خۆیان بەڵێ وەرگیرە پێم بڵێ بزانم ئێوە کێشەکەتان چییە بەخێر بن ئەمە کێشەکەمان ئەوەیە کە هەویەی سندیکامان لۆ ناکرێتن وەزارەتی خوێندنی باڵا بڕیاریدایە ئەو مەحەدانی تەکنیکی و پیشەیی پێکەوەیە واتە ئەدەبیمان وەرگرتێ لە بەشی تۆپ لە بەشی جوانکاری لۆی هەویەی سندیکامان نادەنیان ئەوە تا دەبی پیشەیی لە عنوانی مەحەدەکەی بکەنەوە بڵێن بەس تەکنیکی پیرمام ئەمە بەشی پەرستارینە مەرحەلە دوو واتە دەبی ئەو پیشەیی لێکەنەوە لە عنوانەکەی واتە جیا بکرینەوە یعنی ئێستایان دەبێتن بەشی پیشەیەکە لێ بکەنەوە یاخود دەبێت قوتابیان وەرنەگرن دەبی بەشی پیشەیی لێ بکرێت و جاکەی خۆتیان ڕێگە چارە چییە کۆتا قسەکە لەگەڵەوە کراوە چییە هەر دەرێن لۆتان دەکەین و مدەی ئەومان دەدەنێ ئەومان دەدەنێ ئەمە نزیک 3 مانگە خەریکین ئەو بابەتە بابەتێکی هەڵەی تەکنیکی و تەکنەگەیشتن لە بابەتە کارجەریەکان ئەگەرنا ئێمە بە بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوە زانستی کە دامەزراوین کە ڕێگەمان پێدراوە مۆڵەتمان هەیە بە دڵنیایی ڕێنمایەکان پێمان دەڵێت چه دەرەجەیەک وەردەگری و دەرچووی کامە بە 6 وەردەگری ئەوە یەکلا بۆتەوە 2000 ئێمە بەتەنیانین هەموو ئەو پەیمانگانەی لە هەولێر لە دهۆک لە سلێمانی و لە ئیدارە سەربەخۆکانیش کراونەتەوە کە ژمارەیان زۆرە لەوە زیاتر کە تەسەوری دەکەی هەمووی بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا کراوەتەوە و ڕێی پێدراوە کە تەڵەبە وەربگرێ قوتابی وەربگرێ لە بەشە جیاوازەکانی هەر یەکەوە پێدەرەزەکەی باشە دەکرێت دەرچووی بەشی وێژەی و ئەدەبی لە بەشی زانستی وەربگیرێت بەشی زانستی جوانکاریە کە جوانکاریە ئەو بەشە کە کراوەتەوە بە ڕێنمایی ڕێیداوە ڕێنمایی ڕێیداوە ئێستا نووسراوێکیش پیشان دەدەم کە لە وەزارەتی خوێندنی باڵا بۆ ئێمە هاتووە کە ئەو بابەتە بە ڕێنمایی ڕێ پێدراوە یعنی ئەمە جەنابەت دەزانی ئێوە ڕۆژنامە نووسن هەر شتێک بە بڕیار دەرچوو ئەوە ئێمە دەبی جێبەجێکەین باشە مادەم بڕێنمایی دەرچووە کە قوتابی خوێندکار وەربگیرێت ئێستا بۆ مۆڵەتیان پێ نادەن نا ئێستا ئەو بابەتە کە دەرچووە دەستە لای سندیکا مافی خۆیەتی لێکۆڵنەوە بکە چکە یەکەم ساڵە دەرچوون هەیە ئەم ئەو نقطەیە زۆر تاکید دەکەمەوە یەکەم ساڵە کە قوتابی لە پەیمانگا نوێیە لە پەیمانگە تەکنیکی و پیشەیەکان یەکەم ساڵە تەخەڕوجێ لە هەموو پەیمانگەکانی هەرێمی کوردستان تەنها ئێمە نین هەموو پەیمانگەکانی هەرێمی کوردستان ئەو کێشەیان هەیە بەڵام بەڕاستی ئێمە بەدواداچوون نەکەین و خەمخۆری قوتابیەکانمانی و پاڵپشتی قوتابیەکانمانین و لەگەڵ یانین لە هەر شوێنێک ئەوەتە لە ڕاگەاندنەکان وەکوان قسە دەکەن پاڵپشتیوان دەکەن لە سندیکا بەشێک لەو دەرچوانە گوتراوە ئەو پەیمانگانە پیشەیی و تەکنیکین با ناوە پیشەیەکە لێ بکرێتەوە ئێمە کێشەمان ناکرێت ئەو بابەتە بڕیاری وەزارەتی خوێندنی باڵایە ینی بابەتەکە جەنابەت دەزانی ئەم باسشم کرد ینی سندیکای کارمەندانی تەندروستی بەسپاسەوە زۆر هاریکارە و زۆر پاڵپشتە زۆر هاوکارە و ئێستا لە پرۆسەدایە ینی ئەو پرۆسە جەنابەت دەزانی پرۆسەیەکی بچووک ئەگەر تو بتێ حەریکەی کۆمەڵێک وەختت پێویستە قوتابیەکانمان بەس ئارام بگرن ئەو بابەتە چارەسەرت